سەبارەت بە گرنگی سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا بەڕێز کارزانگلی شارەزای کاروباری تورکیا لە سودیۆ لەگەڵمانە کاکارزان سوپاس بامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. کاکارزان ئێستا ئاسی پەیوەندیەکانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان لە دوای ئەو هەموو گرژیاڵۆزیەکە لە ناوچەکەیە هەیە لەگەڵ ئەم هەموو پێشهاتەیە کە بەردەوام گۆڕانکاری نوێ بینین، یعنی لە چه ئاستێکایە؟ من ئەو سەردانەی بەڕێز سەرۆکی حکوومەت لە چەند تەوەرێکا باسەکە مەگەر کاتم دیتێک کە تەوەرەکان زۆر گرنگن. یەکێک لەوانە لە ڕووی ئابووریەوە ئەو پەلاماری ئەو هێرشەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران کاریگەریەکی زۆری لەسەر ئابووری تورکیا بوو. وەکوەی من بە دوواداچوونم بۆی کردووە لە ماوەی یەک مانگە تورکیا 30 میلیارد دلار زیانی پێگەیشتووە، هەم لە ڕووی گەشتیاریەوە و هەم لە ڕووی وزەشەوە. زۆرە بۆ تورکیا 30 میلیارد زۆرە، جا و 30 میلیارد زیادی کردووەوە بۆ مانجێک. شەڕەکە چ ڕۆژی خایاند ئەوان پێشبینیان کردبوو ئەگەر 2 مانگ و 3 مانگ بخایانێ بگاتە مانجی تەمموز ئەو شەڕە 100 میلیارد دلار زیانیان بەرەکەوێت. ئەوەی گرنگە منەمەوێت باسی بکەم لە ڕوانگەیەکی ترەوە باسی بکەم، ئەوەیە کە تورکیا بە تایبەت حکوومەتی ئاکاپا فشارێکی زۆری ناوخۆی و ئۆپۆزیسیۆنی لەسرە بەوەی کە تورکیا بچێتە ناو هەڵبژاردننی پێشوەختە. بەم حاڵەی ئێستا بەڕێز ڕەجەب تەیب ئاردوغان و ئاکاپا با بڵین ناتوانێت هەڵبژاردن بکات کە ڕەوشی ئابووری زۆر خراپە. ئەردوغان پلانێکی دانابوو لەگەڵ محەممەد شیمشەک وەزیری دارایی بەر لە جەنگی ئێران و ئەمریکا بەوەی تا 2027 بتوانن هەڵاوسانی ئابووری لە تورکیا بخەنە خوار 120 بۆی ڕەوشی ئابووری باش بکەنەوە. بەڵام ئەم شەڕە بەرنامەی ئاکاپەی هەمووی تێکدا. بۆیە ڕەجەب تەیب ئەردوغان بۆ ئەوەی بتوانێت، ئەمە زۆر گرنگە، بۆ ئەوەی بتوانێت لە خولی سێمە ببێتەوە بە بەربژێر بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەبێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە لە 2020. بەڵێ زۆر باشە. کەواتە سەردانە ئەم سەردانە فەرمی کە کراوە، یعنی سەردانە دیبلۆماسیە بەردەوامەکانی نێوان هەردوو لە بۆ نمونە سەردانە فەرمیەکەی ئەمڕۆی سەرۆک وەزیران مەسعود بارزانی بۆ تورکیا چ پەیامێکی سیاسی نوێی لە پشتەوەیە؟ بۆ ئەوەیە جاوتم ویستم ئەوە باس بکەم، بۆ ئەوەیە کە تورکیا ئەوێ لە ماوەیەکی کەمە هەموو ئەو قەرەبوانە ئەو زیانانەی لە ڕووی دارایەوە پێکەوتووە پڕ بکاتەوە. بەچی پڕێکاتەوە بە باشکردنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ و بە تایبەت هەرێمی کوردستان. چوونی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئابووری بۆ هەردوو لە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ تورکیا زۆر گرنگە. تورکیا ئەوێ لە ماوەیەکی کەمە ئەو بۆشاییە ئەو زیانە ئابووریەی کە بەری کەوتووە پڕ بکاتەوە بەچی بە زیادکردنی ئاڵوگۆڕی بازرگانی. زۆر چاکارێمی کوردستان دەتوانێت هاوکار بێت لە بابەتی ئابووریە بۆ زۆر دەتوانێت هاوکار بێ ئاڵوگۆڕی بازرگانی نێوانیان. ئەوە یەک. دوو لە ڕووی وزە بەڵێ تورکیا ئێستا حکوومەتی عێراقی ئەوێت لە ڕێگەی بۆڕی جەیهانەوە 500,000 بەرمیل نەوت بنێرێ. بۆڕی جەیهان ئەبێ بە خاک هەرێمی کوردستانە بڕەوە بۆ ڕێکەش مڵکی هەرێمی کوردستانە. و چوونی بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ لای ڕەجەب تەیب ئەردوغان یەکێک لە تەوەرەکان کە بۆ خۆشیان باسییان کردووە تەوەری وزە بووە. تورکیا ئەگەر ئەو 500,000 بەرمیلە بە خاچی تورکیا بڕۆ بڕەپارەیەک دێتە ناو خەزیێنی. بەڵێ لەگەڵ وەزیری وزە و کۆبوونەوە زۆر گرنگ بوو. پارەیەک دێتە ناو خەزیێنی وڵاتی تورکیا بۆی نەوتەکە بە خاچی ئەوانەوە ئەڕوات بۆ زیان. و دووش لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە تورکیا ئەوێت معادلەیەکی گرنگ بێ لە ڕووی وزەوە لە جیهانە بۆی بە جیهان بڵێ ئەوەندە نەوتە لە خاچی منەوە بۆ بازارەکانی جیهانە ڕۆ. ئەوە هەمووی پێویستی بە هەرێمی کوردستانە. لە ڕووزەوە هەرێمی کوردستان لەکوێم هاوکێشەیە؟ لە ڕووی وزەوە هەرێمی کوردستان لەم هاوکێشەیە زۆر گرنگە بەلای تورکیا بەوەی چکە ئەمە پێشتر بەر لەوەی نەوتەکە خۆمان بیفرۆشین لە هاوکێشەکەیە لە شوێنێک بووین، ئێستا لە شوێنێکی ترین بەوەی لە ڕێگەی سۆمۆوە نەوتی هەرێمی کوردستان بە بازاڕی ئەکرێت لە تورکیا. بەڵام ئێستا هاوکێشەکە گۆڕانی بەسەراتوە. زۆر چۆن بڵێ کەواتە داهاوتی ئەم پەیوەندیانە بەرەو کوێچێ، ینی لە بەرژەوەندیە ئۆگەڕێت بۆ ینی هاوپەیمانێکی استراتیژی لە نێوان هەردوولادا گۆڕاون. خۆی ئەوان لە دوای هەرێمی کوردستان با ئەوە پێ بڵێم کە زۆر گرنگە هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا لە دوای 2013ەوە پەیوەندیەکانیان زۆر استراتیجی بووە، هەم لە ڕووی ئابووریەوە و هەم لە ڕووی دیبلۆماسیەوە. بۆیە ئەو پەیوەندی استراتیجیە لە بابەتی ڕۆژ ئاوا کەمێک ساردی کەوتە نێوانیان لە بابەتی ڕۆژ ئاوا بەوەی کە تورکیا پشتگیری لە حکوومەتی ئەحمەد شەرع کرد. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکی دا بۆی ڕۆژ ئاوا نەکەوێت و لەسەر پێخۆی بوەستێت.
ئەم چوونی بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ تورکیا بۆ ئەوەیە کە ئەو بابەتانە هەمووی هێور بکرێتەوە و ئەو پەیامەشە سەیری کە لە 2013 حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە پەیامی ئاشتی بە تورکیا داوە. هەمیشە پێوتوە من وەکو حکوومەتی هەرێم من لە ئاشتی زیاتر هیچم نایە و هەمیشە پاڵپشتی تورکیا بوومە بۆی کێشە ناوخۆیەکانی خۆی لەگەڵ کورد بە ڕێگەی ئاشتیانە چارەسەر بکات تەنانەت لە ڕۆژئاوای کوردستانیش. بیرت نەچێ لە ڕۆژئاوای کوردستان کە ئەو کێشەی دروست بوو پەلاماری ڕۆژئاوایاندا و تورکیاشی تیا بوو یەکێک لەو خاڵانەی کە زۆر بە گرنگیەوە لە ڕووی نێودەوڵەتیشەوە لە ڕووی ناوخۆشەوە باسەکرایانت بۆ ڕێگە نادی ڕۆژئاوا ببێتە فیدرالی خۆ حکوومەتی هەرێم فیدرالیە 30 ساڵە زەرەری بۆ تورکیا نەبوو. زۆر باش باسی پەیوەندیەکانەکەی کەواتە ینی هەولێر و ئەنقەرە لەم قۆناغەدا چۆن ئەتوانن هاوکار و هەماهەنگی زیاتر بکەن لە نێوانیاندا لە هەموو بوارەکانە؟ سەیری کە یەک جارێ ئەوەی کە گرنگە ئەو هەمانجی کە ئێستا تورکیا پێویستێتی کە زۆر پێویستی بە حکوومەتی هەرێمی کوردستانە بوونی پرسی چارەسەریە. پرسی چارەسەری لە تورکیا حکوومەتی هەرێمی کوردستان کارکتەرێکی سەرەکی ئەو پرسا بێت بۆ ڕەنگە هەندێک کەس بڵێن حکوومەتی هەرێم چ پەیوەندیەکی بە تورکیا هەیە و تورکیا بەڵێ بۆ تاکە شوێنە هەرێمی کوردستان کە شەرعیەتێکی نێودەوڵەتی هەیە بۆ کورد و لە ڕۆژئاوای کوردستانیش ئەوە سەلمێنرا کاتێک کە هەرێمی کوردستان بووە مەرجع بۆ هەر چوار پارتی کوردستان و کاتێک کە کێشە دروست بوو جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ تۆم باڕاک و کۆمەڵێک بەرپرسی تر کۆبوونەوە بۆەوەی ڕۆژئاوا نەکەوێت و پرسی کورد لەوێ چارەسەر بکەن. ئەمە پەیامێک بوو بۆ تورکیا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو هەوڵە دیبلۆماسیانەی ئەیدا بۆ چارەسەرکردنی پرسی کورد ئەتوانێت ئەو ڕۆڵە بجێڕێ بۆ تورکیاش و دەلیلەن بۆ ئەوەش کاک محەممەد ئەمە تەنیا تورکیا هەستی پێ نەکردووە ئەبێ ئەوە زۆر باش بزانین خودی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەستی بەوە کردووە کە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت سەرۆک بارزانی زۆر گرنگە لە پرسی چارەسەری بۆیە ئەمڕۆ ئەردوغان شوتی جگە لەوەش ئەمڕۆ ئەردوغان باسی کرد وەفدێکی ناد وەفد شاندی ئیمرالی کە ئەو کات سڕی سوڕای ئۆندەر مابوو کۆچی دوایی نەکرد لەگەڵ پەروین بڵدان و ئەوانە هاتن چون سەردانی جەنابی سەرۆک بارزانیان کرد سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵیان دانیشتن ڕای ئەوانیان وەرگرت چۆن بتوان پرسی کورد چارەسەر بکەن چونکە ئێرە شەرعیەتێکی نێودەوڵەتی هەیە ئەبێمەوە بزانین ئەو شەرعیەتە نێودەوڵەتی کە هەرێمی کوردستان هەیەی زۆر گرنگە بۆەوەی تورکیا بتوانێت سوودی لێوەربگرێت بۆ پرسی چارەسەری لە 2013 کە پرسی چارەسەری لە گۆڕێ بوو ئەو پێشوازیە گەرمی کە لە جەنابی سەرۆک بارزانی کرا و کات سەرۆکی هەرێمی کوردستان بوو سەلمێنەری ئەوەیە کە هەرێم ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گەورە ببینێت لە چارەسەرکردنی پرسی کورد لە تورکیا. زۆر باشە کەواتە هەرێمی کوردستان و تورکیا توانیویانە بەرژەوەندی هاوبەش دروست بکەن ئەگەر بەڵێ باشە کەواتە ئەم سەردانە چۆن ئەتوانێت پەرزیاتری پێ بدرێ ینی ئەو بەرژەوەندی هاوبەشیانە پەرزیاتری پێ بدرێ بە چ شێوازێ؟ خۆی ئێستا وەکو پێتم وت پێشتر ئەبێ ئەوە باس بکەین ئەوە ڕاستیەکە ئەبێ باسی بکەین دوای ڕۆژئاوا و دوای ئەوەی کە پەلاماری ئیسرائیل و ئەمریکا بۆ ئیران ڕاستیەکە میدیای تورکیا ئۆپۆزیسیۆن و بەشێکی میدیای حکوومەتیش فشاریان ئەخستە سەر خودی ڕەجەب تەیب ئەردوغان و حکوومەت بەوەی هەرێمی کوردستان زۆر مەترسیە بۆ تورکیا بەوەی هەرێمی کوردستان چاوی لە خاچی ئیرانە دوای ئیران چاوی لە تورکیا و چۆن لە ڕۆژ ئاواژ نەهێشت کوردەکان بکەون و نەیهێشت کورد لەوێ هیچ دەستکەوتێکیان نەبێت بۆیە ئەم فشارێکە لەسەر حکوومەتە بوو لە ڕێی میدیاوە لە تورکیا چوونی جەنابی کاک مەسرور بۆ تورکیا ئەمە هێورە کاتەوە و بەڕۆنی پێیان ئەڵێ ئێمە هیچ مەترسینین بۆ سەر تورکیا و چاومان لە خاچی هیچ وڵاتێکیش نییە و هەمیشە کاتێککە دێتە سەر ئەوەی پرسی کورد چارەسەر بکرێت لە ڕۆژ ئاوا لە لار شوێنێک ئێمە هەرێمی کوردستان توانیوێتی ئەو پەیامە بە وڵاتان بە تایبەتی تورکیا بگەێنێک ئەمڕۆ سەرۆکوەزیران لەوێ بۆ لە تورکیا بووە کە فاکتەری سەقامگیری لە ناوچەکەیە کۆکەرەوەی هەموو دەنگی کوردە و کێشانێکە هەیە بەڵێ جا ئەمە لە 2013ەوە ئەو کاتەی ئایدن سەلجەن سەرقونسڵی تورکیا بوو لە هەرێمی کوردستان توانی ئەو پەیوەندیە دروست بکات لە بینی هەرێم و تورکیا بەوەی هەرێمی کوردستان ئەتوانێت ببێتە فاکتەرێکی گرنگ بۆ سەقامگیری تورکیا و هەروەها لە ڕووی ئابووریشەوە و بەڵگەشت بۆ ئەوە لە 2014 بوو یەکەم سەردانی
سەرۆک بارزانانی کە ئەو کات سەرۆکی هەرێم بوو بۆ تورکیا بوو کە وەرچی ڕۆچێکە ئایدن سەرجان بۆ خۆی لە کتێبەکەی باسیەکە کەواتە ئەو پەیوەندیە کە دروست بوو تورکیا سیقەیەکی تەواوی بە حکوومەتی هەرێم پیا کرد بەوەی حکوومەتی هەرێم فاکتەرێکی گرنگی ناوچەکەیە و ناتوانێت دەستبەرداری حکوومەتی هەرێم بێ چونکە سەقامگیری تورکیا هەمیشە خۆیان ئەڵێن ئەوە قسە ئێمە نییە ئەڵێن ئاسایشی ئەنقەرا پێوەستە بە ئاسایشی هەولێرەوە و ئاسایشی هەولێریش بە هەمان شێوە هەردوو لا پێویستیان بەیەکە. بەڕێز کارزان گلی شارەزای کاروباری تورکیا لە ستودیۆ لەگەڵ مامی سوپاس بەڕێستان کاکارزان بەخێر بێ.